هاتنی هێزە عێراقیەکان بۆ کەرکووک و زۆری ڕێژەیان لە گەڕەکە کوردیەکان هەرزوو دیاردەی تەقەکردنی لەو هێزانە دروست کرد، بەڵام زەرمەندی ئەو دیاردەیە تەنها هاوڵاتیانی گەڕەکە کوردیەکان بوو. هەمومان نەفسیەن مرتاح نیمان بە مزعە، بەڵام ئێمە ئەگەر ببێ وەکو دووز وەکو شارەکانی ترمان لێبێت ئەمەش لە دەسەدەین. ئێمە من داواکارم لە خەڵکی شاری کەرکووک هەرشە لە ئاسی خۆی تەمی ئەو گەنج و کەس و کار و خزمانیان بکەن. ئەگەر خوا نەخواستە تەقە لە هێزە ئەم هێزانە بکرێت وەڵی تە ڕۆژک پێکە ئۆستێت، شارەکەمان وێرانە بێت، شارەکەمان خراپترە بێت، باشتر نابێت. یعنی کێ زەرمەند دەبێت؟ خۆمان زەرمەند دەبین. ئیستا شاری کەرکووک بەنسبەت تقریبا ڕۆژێ بوو دوو ڕۆژ بوو ئەم شارە لە بیدایی ئارام ببووە هەڵسان تەقەیان کرد لە هەمەرێک. یعنی چی ڕوویدا؟ کۆمەڵێ هێستریان هێنایەوە ناو شاریسا دوێنێکە بۆ نامکەی بووە لە لای حەسار تەقە کراوە سەیتەرە و هێزێ زۆریان داناوە. یعنی ئەمانە هەمووی بەزەرەری بەڕاستی بەزەرەری ئێمە ئەشکێتەوە ئەم شتا. من داواکارم لەو خەڵکانەی کەوا لەم شارە دەرچوونە بۆ خۆیان دەربەدەرکردە بۆ ئاوارە بوونە، یعنی با بگرێنەوە شارەکەی خۆیان هیچ شتێک نییە ئارامە. پێویستەکە ئێمە وەزعی شارەکەمان بپارێزین لە ئارامی و لەو شتانەی کەوا چەند خەڵکانێک هەیە ناحەز هەیە ئەیانەوێ وەزعی شار تێک بچێ کە تێک چوش لە هیچ کاتێک لە مەسلحەتی خەڵکی دانیشتوانی کەرکووک نییە، خەڵکی کەرکووک نییە. وەزعەکە چەندێ ئارام بێ و چەندێک کب بێ ئەوە نە باشترە بۆ خەڵک کە ئەتوانێت بە باشی ژیانی خۆی بەسەربەرێ، ژیانی ئاسایی خۆی بەڕێ بکە. سەرۆکی لیژنەی ئەمنی لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک پێی وایە کەمکردنەوەی هێزە عێراقیەکان لە گەڕەکە کوردیەکان و هاوتاکردنی بە گەڕەکانی دیکەی کەرکووک هاوکار دەبێت بۆ چارەسەری کێشەکان. بۆ گەڕانەوەی هاوڵاتیان حەق نییە بەس تایبەت گەڕەکە کوردەکان هێزی لێبێ و دایمە لە ئامادە باشیە بێ و گەڕەکانی تری کەرکووک نابینی هێزی تیاابێ. ئەمە لای گەنجەکانمان هەزم ناکرێ بە ئاسانی کە بۆچی ئەو فەرق و جیاوازێ. ئێمە شتێ ڕوو بدا، شتێکی نەخوازرا ڕوو بدا، ڕوبەڕووی یەکێتی نیشتمانی ڕوبەڕووی ئێمە بێتەوە وەکو مەجلیس و ئیدارە. لەبەرەوە تەمەناکەم ئەگەر جێش بڵاوەکرێتەوە حەشت بڵاوەکرێتەوە، ئەگەر هەر هێزی بڵاوە بێتەوە لە شوێنەکان تریشا هەبێ یان نشینەکانی گەڕەکانی کەرکووک هەر بگیرێ گەڕەکە کوردیەکان بۆ ئەوەی ئەو خەڵکانەیە گەڕێنەوە ئەو فەرق و جیاوازیە نەگەڕێن. ئێمە تەمەناکەین بە زووترین کار خەڵکەکەمان بگەڕێتەوە. هەرچەندە هێزە عێراقیەکان لە تەواوی گەڕەکانی کەرکووکدا بوونیان هەیە، بەڵام زۆری ڕێژە و بازگەکانیان لە گەڕەکە کوردنشینەکاندا کێشەی بۆ دانیشتوانی ئەو گەڕەکانە دروست کردووە. کارۆن محەممەد، کورد ساد نیوز، کەرکووک.